بناوی خدای گەورەی میهرەبان ملیارها ملیار حەمد و سەنا و سپاس و ستایش بۆ ذاتی پاکی ئەڵڵا کە خاوەنی هەموو ناز و نیعمەتەکانە. درود و سەڵات و سەلام بڕژێ بەسەر جانی پاکی پێشەوامان نوری چاو و تاجی سەرمان محەممەد المستەفا صلى الله عليه وسلم و لەسەر یار و یاوەران و لەسەر شوێن کەوتوانی تا ڕۆژی دوایی. السلام عليكم ورحمة الله وبركاته. پێشەکی دەستخۆشێکی گەرم لە برایان و خوشکانی ژیار دەکەم کە ئەو پانێڵەیان ڕێخست و بە تایبەتی لەگەڵ ئەو دووبرا عەزیز و خۆشەویستەم. یا ڕەبی خوای گەورە ئەوەندەمان لێ قبول بکە و مەزیسە خوایە بە مەزیسی ذکر و بە تاعەت لێمان قبول بکەی خوایە. طبعا ئەو بابەتێک کە هەریان بژاردووە برایانی ژیار بەڕاستی بابەتێکی زۆر حەساسە، بابەتێکی زۆر زۆر گرنگیشە کە ئێستا باسی هەندێک لە گرنگی ئەو بابەتەی دەکەم. طبعا ئەمەی کەوا قسان دەکەین، ئێوەی کە دانیشتون، ئەو حاکمەی کەوا حکم دەکا لە محکەمەی، ئەو مەحامەی کە دیفاع لە قەزیەیەک دەکا، ئەو مهندسەی ئەو بینا جوانانە دروست دەکا، ئەو دکتۆرەی کە عیلاجی خەڵک دەکا، و ئەو زابط مرورەی کە نەخشەی ڕێگا و بانان دەچێشیتن، و هەموو ئەو خەڵکەی کە ساحێب شەهادە و بڕوانامەی بەرزن، هەر هەمیان بەرهەمی مامۆستان. حتا ئەو ڕئیس حزبەی کە فشەفش دەکە، حتا ئەو سیاسەی کە قسەی گەورە و قەرەو دەکا، هەر هەمیان قەرزداری مامۆستای مەکتەبێن، چونکە هەمیان بەرهەمی مامۆستان. کەواتە بەڕاستی دەبێ ئینسان بزانی کاریگەری مامۆستای چییە. هەر حەضارەیەتێک پەیدا بوو بێتن، هەر تەقەدم و پێشکەوتنێک هەبوو بێنە ناو مرۆڤایەتیدا، حسەی شێری مامۆستایەکان بووە، بڕۆماندیبوون و هیمەتی مامۆستایەکان بووە کە ئەو حەضارەت و ئەو پێشکەوتنە بۆ ئەو میلەتەی بووە. بۆیە مامۆستا نقطەیەکی زۆر گرینگە لە پرۆسەی پەروەردە و فێرکردندا، زۆر گرینگە، نەک ئەوە بەڵکو قەڵبی پەروەردە و فێرکردنە. بۆیە پێغەمبەری خوا دەفەرمی عەلەیهی سەڵات وسەلام ئیذا فەسەدەت فەسەدە الجەسەد كله وإذا صلحت صلح الجسد كله. ئەگە مامۆستا بەڕاستی چاک بوو، بەڕاستی پرۆژەی پەروەردە چاک دەبێ، پرۆژەی فێربوون باش دەبێ و خەڵکیش باش دەبێ. بەڵام خوا نەخواسە مامۆستا فاسید بوو، مامۆستا هیچی پێ نەبوو، مامۆستا فاشیل بوو، بەڕاستینەوەیەکی فاشیل بەرهەم دێنیتن. دەکەواتە ئەمە دەبی بزانین کە مامۆستا قەڵبی مجتەمەعە، قەڵبی لێدانی سەرکەوتن و پێگەیاندنی هەموو نەوەیەکە. مامۆستا هەر ئەوە نییە کە کۆمەڵک معلومات نەقل بکاتن لە بۆ تەلەبەکانی، نەخێر. مامۆستا بابە، مامۆستا برایە، مامۆستا هەموو کەسی تەلەبەکەیە. ئەوەندەی ئەو تەلەبە سیقە و متوانەی بە مامۆستای کەی هەیە، ئەوەندە سیقە و متوانەی بە ماڵێ نییە. ڕوا بکە لە ناخی تەلەبەدا وە دەزانی مامۆستا قەت درۆی ناکە، هەموو قسەیەکی پێ بڕوا دەکا. بۆیە قسەکانی مامۆستا ئاساری هەیە لە ناو ناخی تەلەبەکاندا، لە ناو ناخی و لە ناو فکری و لە ناو حتا سلوکەکانیدا. چه هەیە لە ئێمە ئێستاش لە ناخماندا ئاساری هەندێک مامۆستامان لە ناو دڵ و ڕوح و مێشکیدا نەمابیتن. ئێستاش مامۆستایەکانی ئیبتیدایی خۆم ئەگەر مابن کە بەبیرم دێنەوە، هەزار ڕەحمەتی خوایان لێبێ کە ئەوان بوون ئەمنیان دروست کرد. ئەو مامۆستایانەی کە لە متەوەسەی، لە عەدادیەی، ئەوانەی لە کولیەی، ئەوانەی کە لە حوزرەی دەرسیان پێداوم، هەموو ئەوانە بەسمەی خۆیان، ئاساری خۆیان، ئاساری قسەکانیان، ئاساری دەرسەکانیان، ئاساری ئەخلاقە جوانەکانیان لە ناخ و زەهن و فکر و دەرونی مندا ماوە. نەک ئەوە حتا بۆ مستەقبەلمان بەڕاستی قسەی مامۆستا و ئاساری مامۆستا دەمینێ لە ناو ناخ و دەرونی تەلەبەکاندا. جا بۆیە خوای گەورە کە ئینسانی دروست کردووە، 5 حەواسی دایتێ لەگەر عەقڵ و لەگەر قەلبی، کەواتە 7 ئەدەواتی دایتێ. ئەم ئەدەواتانە بۆ فێربوونن، بۆ ئەوەی ئەو ئینسانە بە شتی بێسەروبەر فێر نەبێ، وەزایع نەبێ. خوا پێغەمبەرانی بۆ ناردوونە خوارێ، پێغەمبەران بوون بە مامۆستای مرۆڤایەتی، پێغەمبەران بوون بە چاوساغی مرۆڤایەتی، پێغەمبەران بوون مرۆڤایەتیان فێرە شت کردووە.
ئەو دوو ئاەتان لۆ دەیمەوە یەکیان بەنسبەت هەموو پێغەمبەران ئەوی تریان بەنسبەت پێغەمبەری خۆمان عەلەیهی سەڵات وەسەلام کە ئەوانە چوار هەدەفیان هەیە لەگەڵ مرۆڤایەتی چوار ڕسالەیان هەیە چوار پەیامیان پێیە و مامۆستای مەکتەبیش هەر ئەو چوار پەیامی پێیە بۆیە پێغەمبەرمان عەلەیهی سەڵات وەسەلام دەفەرمی بوعثت معلما ابن ماجه ئەو حەدیثە ڕیوایەت دەکا دەفەرمێ وەکو مامۆستا خوا ئەمنی ناردووە لە بۆ مرۆڤایەتی ئاەتی یەکەم خوای گەورە ئەفەرمی أعوذ بالله من الشيطان الرجيم كما أرسلنا فيكم رسولا چۆن ئێمە پێغەمبەرانمان لە بۆ ئێوە ڕەوان کردووە منکم لە ئێوەدا يتلو عليكم آياته ويزكيكم ويعلمكم الكتاب والحكمة ويعلمكم ما لم تكونوا تعلمون خوای گەورە ئەلێرە هەدەف و ڕسالەی پێغەمبەران هەر هەموو چار شت باز دەکا عینەن بۆ پێغەمبەری مەش عەلەیهی سەڵات وەسەلام هەر ئەو چوارەی تاکید دەکاتەوە دەفەرمیتن أعوذ بالله من الشيطان الرجيم لسورة الجمعة لآية دوام دفرمي هو الذي بعث في الأميين رسولا منكم يتلو عليهم آياته ويزكيهم ويعلمهم الكتاب والحكمة وإن كانوا من قبل لفي ضلال مبين همو پیغمبران وبتایبەتی پێغەمبەرمان عليه الصلاة والسلام بۆ چوار ڕسالە هاتووە مامۆستای مەکتەبیش دەبی بەڕاستی ئەو چوار ڕسالەی پێبی کاتێک کە دەستە ناوپۆل یەکەمی يتلو عليهم آياته تیلاوە خوێندنەوە مامۆستا تەلەبەی فێرە خوێندنەوە دەکات خوێندنەوەیەکی دروست خوێندنەوەیەکی جوان نووسینێکی جوان پێغەمبەرانیش هاتوون خەڵک فێرە خوێندنەوە بکەن يتلو عليهم آياته تلاوة خوێندنەوەیەکی دروستە ويزكيهم وپاکشیان دەکاتەوە ئەمە پەروەردەکردنە پەروەردەکردنی ناخی ئەو قوتابەیە پەروەردەکردنی ڕوحیتی پەروەردەکردنی نەفسیتی پەروەردەکردنی عەقڵیتی پەروەردەکردنی جسمیتی ئەوە هەموو بەشەکانی پەروەردەن کە مامۆستا دەبی لە مەکتەبدا ئەنجامی بدەکە ئەمە ئیش و وەزیفەی پێغەمبەرانە ويتلو عليهم آياته ويزكيهم ويعلمهم الكتاب أو علم زانسته أو هم أو علمانيك لنا قرآن دهاتوا هرتي علمك لقرآن دهاتبو پیغمبران فێر بەشەرێتیان کردووە وما مستاش هم أو علمانيك پێویستە کە تەلەبە پێ دروست بێ ئەو قوتابیانە فێر دەکا ئەو آخری دەفەرمی ويعلمهم الكتاب والحكمة حكمة عقل وداناییە هەندێک دێن سنەتە بەڵام لێرە ئەمە بە حکمت و دانایی و عەقڵی لێک دەدەینەوە چونکە ئینسان ئەبێ بەڕاستی بزانی مامەڵەی کو لەگەرە خۆی دەکا کو لەگەر کەون دەکا کو لەگەر ژیان دەیکە کو لەگەر دەور و پشتی دەکا ئەمە بە عەقڵ دەکرێت ئەمە بە حکمت و دانایی دەکرێت پێغەمبەران هاتوونە مرۆڤ فێر بکەن چۆن مامەڵە لەگە نەفسی خۆی دەکات چۆن مامەڵە لەگە گەردوون و کەون و کائینات دەکات چۆن مامەڵە لەگە ژیان و حەیات دەکەیت و چۆن مامەڵەش لەگە خەڵک دەکەیت دا لە نزیکترین کەست کە خێزانتە و دایک و باوکت و کەس و کارتە و جیران و شارەکەتە دەیکەواتە ئەمە پەیامی پێغەمبەرانە کە چوار پەیامیان پێیە ئەم چوار پەیامە هەر چواری دەبی لە مامۆستای مەکتەبدا هەبی بەڕاستی هەر مامۆستایەک ئەم چوار پەیامەی پێبێ بەڕاستی جیلێکی زۆر گەورە دەردەچن جیلێکی پاک جیلێکی خوێندەوار جیلێکی صاحب عەقڵ و حیکمەت و معریفەت بەڵام خوا نەخواستە ئەگەر مامۆستا ئەم پەیامانەی پێ نەبێ چی دروست دەبێ ئازیزان چی دروست دەبێت لە مەکتەبەکان ئەگەر مامۆستایەکە بەخۆی نەزانی بخوێنتەوە چۆن دەزانی منداڵ فێرە خوێندەواری بکە ئەگەر مامۆستایەکە بۆ خۆی پەروەردە نەکرابێ بەخۆی پاک نەبێ بەخۆی درۆ بکە بەخۆی فێڵ بکە دەبی تەلەبەکان چی لەبێ فێر بن ئەگەر مامۆستایەکە بەخۆی عاقڵ نەبێ دەبی تەلەبە چی لێ فێر بن کەواتە مامۆستای پەیامدار ئەو مامۆستایە کە پەیامی پێغەمبەرانی پێیە و لەسەر پەیامی پێغەمبەران تەلەبەکان پەروەردە دەکاتن جا بۆیە بەڕاستی زۆر گرینگە ئێمە ئیحتیمام بە مامۆستای مەکتەب بدەین هەر ئومەتێک ئەگەر بتەوێ ئەو ئومەتە سەربێخی گەورەیکەی مستەقبەلێکی گەورەی لە بۆ بنەخشێنی بەڕاستی ئەبێ ئیحتیمام بە مامۆستایەکانی مەکتەبێ بدەن بۆیە یابان عاقڵە ئەوروپاش عاقڵن ئەکبەر معاش گەورەترین معاش کە لە معاشی ڕێی جمهوری و لە معاشی ئەندام پەرلەمان و وەزیری زیاتر بی مامۆستای مەکتەبەیە و بە تایبەتی مامۆستای ئیبتیدایی کە پێی دێنن بنەڕەتی
ئەوان لە هەر هەمویان معاشەکانیان زیاترە لەبەرچی ئەزانن ئەو یابان و ئەوروپا عاقڵن دەزانن ئەگەر بێت و ئەو مامۆستایە تێر بێ تووشی قەیران نەبێ معقولە مامۆستا 2 مانگ معاشی وەرنەگری معقولە مامۆستا یعنی لەبەر قەردی دوکان و لەبەر قەردی بازار نەزانی چ لە ناو مێشتێکی چ فێرە تەلەبەی بکە ئەمە کارەسات بەڕاستی ئەمە کارەسات و هەموو بەشەکانی کۆمەلگا لە قەیراندابی نابێ مامۆستا لە قەیراندابی ئەگەر حکومەت دەرۆزەی کردی دەبی معاشی مامۆستای بدا با ئەوەکانی تر نەدەچکە بەڕاستی مامۆستا زۆر خەتەرە بە برسێتی و بە فکر بشەوەشی و بە قەرداری بسە ناو شوعبەی ناتوانانی دەرسێکی دروست برێتەوە ناتوانانی دەرسێکی پەیامدار برێتەوە ناتوانانی بەڕاستی شتێک بکە کە تەلەبەکان پێ ئاسیان بەرز ببێتەوە زابۆیە بەڕاستی ئێمە پێمان خۆشە ئەو مامۆستانی کە لە مەکتەب دەوام دەکەن بەڕاستی ئاستیان بەرز بێ ئاسیان وەکو پێغەمبەران بێ عەلەیهی سەڵات وسەلام پەیامی پێغەمبەران بە قوتابی و بە منداڵەکانی ئێمە بگەێنن بەڕاستی ئەو کات مستەقبەلێکی زۆر گەش و زۆر ڕووناک بەڕاستی چاوەڕوانی ئەو ئومەتەی ئێمە دەکاتن بەڵام تەواو ئاخڵە حتما گومانم لەوەی دانیە ئەمیش گومانم لەوەی دانیە ئەگە مامۆستا چ کێشەی نەبی کێشەی موچەی نەبی کێشەی هاتسۆی نەبی کێشەی گرفتی کۆمەڵایەتی نەبی حتما ئەویش ئەوە دەبیتن جا ئەوەی ناکەم زۆر درێژەی نادەمێ بەڵام سیفەتی ئەو مامۆستایە چییە ئەوە لێرە نووسمەوە 12 سیفەتە 12 سیفەتی زۆر گرنگ دەبی لەو مامۆستایە پەیامدارە هەبی بۆ ئەو مامۆستایانە بەجێ دێنم چکەوە بزانم ئەوەی مەوزوعەکەی دکتۆر ڕێبواری هەر لەسەر ئەو سیفاتەکانی مامۆستای پەیامدارە بەڵام ئاخری هەلو قسەی خۆش شتێکی خۆشتاندۆ دەجێرمە و کۆتایی پێدەینم والیەک دەچۆوە ڕاوێ عادەتەن کە والی دەسەر ڕاوێ 3-4 زەندرمە لەگە خۆ دەبات 3-4 کەسی لەگە خۆ دەبا بە ئەدەواتی ڕاوێ کە بچن لە خزمەت والی ڕاوێ بکەن دەڕۆن بە پێش مەکتەبەکی لەبەرکردنی قورئانێ تامان مەکتەبی لەبەرکردنی قورئانێ پێدەن خەلوە لە لای سوودان و ئەفریقای پێدەن خەلاوی ئەو شوێنێکە قورئانی تێدا لەبەر دەکەن والیەکە بە پێش مەکتەبەکەی دادەڕوات دەبینی پێش مەکتەبەکە هەموو تەلەبە ڕاوەستانە تەلەبەکان هەموو غار دەدەن لە ترسی والی و لە ترسی ئەو کەسانەی کە لەگەر والی دەڕۆن بە ئەسپی یەک لەو تەلەبانە نەڕۆیشت ڕاست دەجێ خۆی ڕاوەستا بەغیرەت وەڵا والی زۆری پێم ئەنتیکە بوو سێری پێم معجب بوو ئەو لۆ هەر نەهات وەکو ئەوەکانی دیکە ڕاوەستا لە پێش تەلەبەکەی ڕاوەستا وتی کوڕم ئەوە بۆ ڕات نەکرد وەکو باقی ئەو تەلەبانی ڕایان کرد وتی قوربان والی ژیان نە ئەمن ڕێمگرتی هەتا برێ ڕێت نییە پێدا بڕۆی ڕێکە پان و بەرینە نە هەندا ئەتوش زاڵمی لێت بترسێن بێ خوارێ زوڵمم لێ بکەیت لۆی غارم نەدا کە وەڵڵاهی ئافەرین کورە تو زۆر عاقڵی ناوت چییە گوتی ناوم بەشیرە وانی زۆر دلی خۆش بیست و عادەتەن ئەوەی کە دەستی ئیشێک بکە ئەگەر ناوێکی خۆش لە ڕێی هاتە پێشی تەفاعولی لۆ دروست دەبی تەفاعل بالخەیری تەجید و ئەنی کە شتێکی دەچین و ئیشێکی ئەگەر ناوەکی خۆشی هاتە پێش شتێکی هاتە پێش دڵی خۆش دەبی وانی خەنی بوو لە خۆشیانتی بە قورئان ڕاوەکەم زۆر جوان سەردەگری ئەوە ناوی بەشیرە ئەوە موژدەم لە بۆ هات وتی ئەی کوڕم سەکەی لێرە گوتی وەڵڵا لەو مەرکەزی لەبەرکردنی قورئانی دەوام دەکەم گوتی لە چ سوورەتێکی گوتی لە سوورەتی ئینا فەتەحنا لەکە فەتحا موبینە واری لە خۆشیان هەوەخو بفڕیتن گوتی بەشیر بە حەقی قورئان ئەوە دەسمە ڕاوێ بێمەوە ڕاوەکی باش من خەڵاتێکی باشی دەکەم واری ڕۆیشت سێ ڕۆژی پێچ و ڕاوەکی زۆر باشیان کرد بۆ هاتنەوە لە پێش مەکتەبەکەی بە یەک لە زەندرمەکانی گوتی بڕۆ بەشیرم لۆ بانکە کەم کابرای حرەسۆ ناو ئەوەکەی قاعی برێن غورفەکەی دەبین دەرسی دەخینن ئەوی سەلامی کرد و مامۆستایەکەش لەبەری هەستاوتی فەرموو گوت وەڵا ئەمن حیمایەی والیمە تەلەبەکتان هەیە لێرە 3 ڕۆژ پێش ئێستا لەگەر والی گفتوگۆیەکی کردیا پێم خۆشە بێم بیبەم وتی ناوی چوتی بەشیر وڵای بەشیرمان نییە هەموو تەلەبەکان بەشیرەکی تێدا نیە کو بەشیری تێدا نیە بەخوای بەخۆی گوتی ناوم بەشیرە گوتی وڵا کاکە هیچیان تێدا نێ ناوی بەشیربی گوتی عەلامەتێکی کە بەوەی کە دەرسی لە سوورەتی ئینا فەتەحنا گوتی هەر نەگەیشتینە ئینا فەتەحنا گوتی حەجی گوتی کاکە وەرە تەماشاکە ئەوە لەوانە چییە دیتی بەشیر لە ئاخری دانیشتی بە کوڕ بێتەجی خۆی کردیا گوتی ئەوە هەوە گوتی کاکە ئەوە ناوی عەباسە وەڵڵاهی لە سوورەتی ئینا فەتەحنا لە سوورەتی عەبەسە وەتەوەلاشە وەڵڵا کابرای حیمایە جێی گرت و بردێکن والی تیوالی
ئەوە درۆی دوو درۆی لەگەرت کردێت یەکەمی ناوی عەباسە دووەمینیش دەرسی لە عەبەسەوە تەوەلایە والیش تووڕە بوو گوتی عەباس ئەوە لۆ درۆ لەگە کردم قوربان ڕاوەستە وەڵی زانیم ئەتوو دەسێڕاوێ بم گوت باە ناوم عەباسە قەبز دەبووی بێتاقەت دەبووی وتم با خوڵقی والی تێک دەدەم برێم ناوم بەشیرە گوتی بشم گوت با دەرسم لە عەبەسەوە تەوەلایە بۆ خوای دیسان دڵت تون دەبوو وتم با برێم دەرسم لە ئینا فەتەحنایە هەتا دڵت خۆش بی تی وەڵڵاهی ئافەرین وەڵڵاهی ئەتوو تەلەبەکی عاقڵی کاکە 100 دیناری بدەنێ گوتی نامەوێت گوتی 100 دینار گوتی وەڵڵا نامەوێت قوربەتی لۆ ناوێتەوێت گوتی ئەخە بابم دەرێت دزیتت کورە گوتی برێ والی دایمێ گوتی ئەخە والی 100 دیناری نادا لە 1000 دیناری کەمتر ناداتە خەڵات گوتی 1000 دیناری بدەنێ با بڕۆین هەتا ئیفلاسی پێ نەکردینە زە بەڕاستی مامۆستای گەورە تەلەبەی گەورە دروست دەکاتن مامۆستای بە علم و معرفەت و پەیامدار جیلێکی سەرکەوتوو دروست دەکات وصل الله على محمد وعلى آله وصحبه أجمعين.